وەک بەڕێزانی عەزیز بە تەوەجوو بە مشکلات و مەسایلێک کە ئیمڕۆدا مەنگیر منتەقەی کوردستان بەگشتی على الخصوص لە منتەقەی هەرێمی باشوورە هەم لە منتەقەی زۆنی زەرد و هەم لە منتەقەی زۆنی سەوزا بووە مەبەست بمبارانکردنی چڕوپڕ ئەو منتەقەسە کە بەداخەوە نەتەنها گرینان شەهید کەوتووە بەڵکو مردم مەدەنیش مورد ئامانج ئەو حەبڵە دڕندە خۆیانە قراری گردا هەستی خۆم ڕابڕ بە پێویستی ئەزانم فقط ئیشارەیەک لە کۆتا بە وەزعیەت دیپلۆماسی و سیاسی ئایستای تورکیا بکەم ئەوەی کە لە چه وەزعیەت مەترسیدارێکە قراری هەست ساڵ 2023 بۆ دووە بە شۆنەوەی کە ئاکێپێ قودرەتی بەدەستەوە بگە هەتاکو ئێستا نەو بە زەمانێک و موقعیەتێک هەتاکو ئێستا وەزعی خراوە مەترسیدار بێ گرفتار جەنگل متعددێکی بۆ خۆی دروست کردێت لە هەرکام لەو جەنگلە لە هەر منتەقەیەکە لە لیبیا و بیگە هەتاکو کوردستان و هەتاکو ڕۆژاوای کوردستان و شماڵ سووریا مەبەست فقط ئەوەسە لەدەست ئەو بحرانە داخڵی و کە دامنگیری بووگە بتوانێت بە جۆری دەربچین کە جوزئمە حاڵات ممکنە ئەم دەحبە ناتوانێت باتەوەجو بە ڕیزشکەلێک لەناو ئاکێپیا کریاگە ئەگەر ئەمە لە مەدنەزەرا بگرین اینجا بۆ خۆمان جێگا کەفیت کە هاوکاری گەلێک لە بەشکەل تر کوردستانە لە تەکیە ئەگەر ئەفیگێ داخۆ لەبەر خاتر چ شتێک ئەگەر حیزبێک سیقەی بە ملەتەکەی خۆی بێت ئەگەر پشتیبانی ملەتەکەی خۆی بێت پێویست بەوە ناکات بێت بە خائین و بێت بە قۆڵی خائین و دوژمن و داگیرکەر ڕێگەیان بوو باسکات سنوورەکانیان بوو ببەزێنێ و نیرو بێتە ماڵ کە من پێم وایە ئێوە لەم بوارە و باشی نێزانن ئاگادار وەسمیەت هەن حد ئەقلەکەی ئەگەر گەڕین و سەر کەمتر لە دومان گوزەشتە جوڵانەوەی نیمی بەرە و زێتی وەرتی و ئەو مەترسیگەلەکە ئین بۆ لە ئارادا هەست بە هیوام مردم کورد ئازادی خوازگەر نیشتمان پەروەردگەر تەک وەکو گەل هەستی خۆیان ڕابڕن لە ئەحزاب سیاسی داواخواز ئەو مەسەلە بن کە پشتیوانی کردی لەم مەسەلە مەحکومکردن هاوکاری لە تەک داگیرکەرەکان منتەقەی کوردستان بەگشتی یەکدەم و یەکسا بەرعەلەی ملەتە کورد و بەرعەلەی دەستکەوتەکانیان یەکیان گرتە لە بۆمبارانەکان منتەقەی زێتی وەرتیەوە بۆ دوا منتەقەی زوون و منتەقەی سەوز على الخصوص زوونی سەوز کە چەند ڕۆژێک لەوە بەربۆمباران کریاگە لە واقعا فقط مەرزێ کوردستان عێراق نییە بەڵکو مەرزێ ئێرانیژە بێدەنگی ئێران ڕاستەوە لە بوار کوشتنە مردمە مەدەنی کە لە واقعا کەسکەلێکن کە چوبن گیا بکەنە و فەسڵ بەهارە یاکو مردمە ئاواییەکانتر و ئێران لە مردیە و ساکت دانیشکە لە واقعا هاوکاری بەبێ ئەملا و ئەولای تورکیە و ئێرانە هەر بۆ جۆرەوە ئێمە هاوکاری تورکیە و حکوومەت هەرێمیش بێکۆ ئێبینین لەوەی کە سنوورەکانی بۆ باسکردیاگە نیرو و کێشیاگە ئێمە مەبەست لە داننە ئەم پەیامە لە واقعا یاداوەری فرە کۆتاییکە لە دەست خەیانەت لە منتەقەی کوردستانە هەر لە 6 ساڵ 7 ساڵ 75 ساڵەمەوە بە منتەقەی ڕۆژهەڵات مەبەستمە لە نەتیجە بە تاریخی پڕ لە خەیانەت ئەو منتەقە من پێم خۆشی ئیشارە بکەم لە زەمان پێشەوا و لە گردن ڕەهبەرەکان منتەقەی کوردستانە و لە تەریق نیروگەل خائینە داخلی منتەقەی باشوورەوە بگرە ڕادەستکردنیان بە ڕەزاشەوە بگرە پێم وایە گشتانە و تاریخە پڕ لە ئەخبارە دڵتەزێنە باشتر لە منی ئەزانن هەتاکو هاوکاریکردنیان لە تەک سوپای پاسدارانە و پاکسازیە منتەقەکە لە کۆمەڵە و لە دموکرات و لە گشت خراوتر نیشتەجابوون ئەحزاب پێشڕەوە سیاسی ڕۆژهەڵات لە منتەقەی هەریمە و ئێستا لە بەرخاتر نگاهێشتن موقعیەتێکە هەستیان و لە بوار ئابووری و لە بوار گیانی و اقتصادی و وابەستگی گەلێکیان هەست کە ناتوانن هەست خۆیان ڕاستەوخۆ دەربڕێنن بەڵام لە ئەم موقعیەتە کەیمە دەستاوەرگەل فرە گەورەیەکمان هەست وە گشتی لە مەترسی لە بێنچوونە هەست پێم وایە تەنها تاکو و تەنها کۆمەلگا خاص کۆمەلگا ئەتوانێت جوابووی ئەو مەسئلە بێت کە لە تەک ئەحزابە بەرخۆردێک ڕاستەوخۆ کردی لیان داوا بکردی با وەسفە ئەوەی کە ئێمە موقعیەتان لە منتەقەی هەریمە و منتەقەی کە نیشتەجاب بوون دەرکی ئەەکەین بەڵام یاداوەری پشتیوانی مردم لە ئەحزاب بۆ جارێکی تر لەم شرایەتە مەترسیدارە بەڕاستی زەروریە کە بیخەنە بیریە حد ئەقل 2 ساڵ گوزەشتە لە بیریانەوە نەچێتەوە زەمانێکە حکوومەت شێویست و زد کوردی ئێران
أو بارقاي حزب الديمقراطي إيراني بمباران كرد چون تواو أحزاب يكدس أو مسألة يعني محكوم كرد ومردم مستر شقامة كان رجيان لتواو شارو شكان أوروبا بشتيواني لأو حزب إعلام كريا وأو حركة ناشئة غير إنسانية محكوم كريا إن هو جشي أحزاب يكدن يكدس بشتيواني خويا لمردم ولقل كردستان إعلام كرد دستاورد قليك بيئنا زقورمان هس هل الرجاوة وبيقرن هرتاكو أو منطقي باشور كردستان كقشتي لما ترسي قردن لطريق هم تركيا وهم لإيران وهس متأسفة من مسألة كهر دحبة مسائل بيشتد إما مجبوري دورة تيبيني تاريخ كن ولان بات وجوبة محدودية كليك إنه لزمينة قل مختلفة وجودي هز على الخصوص لزبوار كاكيو پیشنهاد من اوسه دوره تیبینی با اون مسئله بکرید و چون وقت هایسی من نمان توانیه لدستاوردکان خمان دفاع بکن و بتوانیم وکو اکتریک لناو جرگی صحنه سیاسی خمان نشان بین تا استانا من توانیوه بلام لأم آسته هسیاری داره لأم شرایط فوق العاده خطرناکه که خوشبختانه دو دشمن سرکی ملت کن یکی که حکومت شونیستی إيران ويكي حكومة فاشيست تركيا هاتي كان لشرائط آبوري اقتصادي سياسي بأناز خطرناك قراريان هس لوقت كوام ديكتاتور بلا خويان خليكن لنا وكون شلون دارزن لبيلچن يكيتي كر يكتي قل يكيتي تاك وداخوازياري ليكتني أحساب ضروري مهم بهوام بيدر أو قيامة بن وبا هاودنجي قمان پشتیوانی خۆمان لە چیا سەربەرزەکان قەندیلە و دەرببڕین لە ئەحزاب داواخوازە و مەسئلە بین کە پشتیوانیان نەوریە بکەن و بەرەیەکی یەکگرتووی بۆ پشتیوانی لە ئەو دەستکەوتە گەورە گەورمانە یەک بخین.